دکتۆر دەمەوێت ئەو پرسیارت ئاڕاستە بکەم جیاوازی نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی لەگەڵ نەخۆشخانەکانی تر بەتایبەت لە ڕووی نرخەوە چۆنە؟ بسم الله الرحمن الرحیم. سپاسی بەرزتان دەکەم کەوا کاتان تەرخان کرد لە بۆ باسکردن لە میهرەبانی. ئەساسی دروستکردنی میهرەبانی دروست کرایە لە پێناو خزمەتی قیامەتی خۆمان. ئەساسی پرۆژەکەی فکرەکە مەشروعەکی قیامەتیە پێشەوەی مەشروعەکی دنیاوی بیتن. دەمانەوێ کاتێک کەوا لەژێر گڵبین خێر و سەدەقە و چاکەمان لێ بێتن بەوەی کە خزمەتی نەخۆشی هەژار دەکرێن ناو پرۆژەی میهرەبانی. پرۆژەی میهرەبانی لەسەر بیرۆکەی وەلا تەنسە نەسیبەکە منە دنیا وەسارعوا إلى الخەیرات دانرایە. میهرەبانی دڵسۆزی لێزانی لەناو لۆگۆیەکەیدایە، بەڵام نرخەکەی نرخی گونجاوە لە هەموو شوێنەکی، لە هەموو بەشێکی، لە هەموو جزئەکی. میهرەبانی کەوا نرخی هەرزانترە، ئەویش لەبەر منافەسەی نییە، بەڵکو لە پێناو عزت و شعوری نەخۆشی هەژار یارمەتی دەوڵەمەندان دەدەین. ئەمە عەزیمەمان هەڵبژاردیە. ئینسان دەرێ ئەمن خێر بەس بە فەقیری دەکەم، ئەوەی فەقیر بوو خێری پێ دەکەم، بەڵام ئەمە عەزیمەت چێ دەرێن، ئەمە یارمەتی دەوڵەمەندانیش دەدەین. وەبی فەقیر هەز نەکا عزەتی بشێتن بری ئەمن فەقیرم، پێویست ناکە نەخۆش پێم بری ئەمن فەقیرم. عیادەکە 5,000 هەر بەخۆی کە نەخۆشەکە دێتن ئەو وەختی بە حوڕێتی خۆی قسەی دەکا. زۆر فەرقی دەبی لەگەر ئەوەی ئەمن پارەکەی لۆ بگەڕێنەوە برێم ئەوە خێرم بەتوو کرد. ئەو وەختی ئەو دەرێ بەخۆی مەشروعەکە ئەو هەڵەیە. ئەساسەن ئەو مەشروعی دروست کرا تاوەکو نازی نەخۆشی فەقیر ڕابگریتن، تاوەکو فەقیر بتانن بێن ئیشی تێدا لێرکوانە چارەسەری خوان وەرگرن بەبێ ئەوی پارەی زۆریان بڕوە. یعنی ئەو ئیشەی نەخۆشێک دەچیتە شوێنێکی تکە کە ئەمە عیلاقەمان نییە لە شوێنەکانی تکە، بە چەندی دەیکەن چ دەکەن کوداکەن، بەڵام ئەمە ئەوەی تێگەیشتینە مەعمەلەکەمان لەگەڵ خوای گەورەیە و خوای گەورە ژنێتی ئینسانەکان دەزانی. لۆیەکە ئەم زۆر دڵخۆشم کە دەبینم خەڵکێکی زۆریش هات دامی ئەو فکرەیە کرد. پاش ئەوەی کە تەوفیقاتی ئیلاهیە خوای گەورە تەوفیقی دان، سوپاسی خوای گەورە دەکەین لە بەوەی کە ئیشەکە سەریگرت. لە هەمان کاتدا دەستخۆشی و سوپاسی زۆرمان هەیە لە بۆ ئەوانەی کە پشتی خێریان کڕی، یعنی ئەوانەی کە هاتن پاریاندان و سیقیان بەمە کردو ئەو پارانی قسە ژێر دەستمە گوتیان ئەوە لە بۆ قیامەتی، ها ئەوە بۆ قیامەتێبی. دوایش سوپاسی ئەو کەسانە دەکەم کە پارەی خۆیان قسە ژێر دەستی مەکە ئیستیسماری بکەن، ئەوانیش سیقیان کردیە بەمە گوتیان ها ئەو بە ئیستیسمار بکرێتن. لۆیەکەوەی ئیستیسمارێکی کردیە ڕازی بۆ بەوەی کەوا بە قازانجی کەم لە ناو مەشروعەکی ئیستیسمار بکاتن. لۆیەکە بە هەمومان دەتانین خزمەتی هەمومان بکەین. مەشروعەکی ناحکومی ناحزبی بێلان لە ڕووی سیاسی خزمەت گوزار لە کەرتی تەندروستی کە جانبی مرۆیی و جانبی خزمەتی تەندروستی پێکەوە گرێدایە بە ئامانجی خزمەت خێر خۆشی هەمووان. ئەمە میهرەبانی لەگەر نەخۆشان، میهرەبانترین لەگەر کارمەند و لەگەر دکتۆرەکان. لێیەکە ئەمە بە هەمومان دەمانەوێت بەبیر یەکتر بینینەوە کەوا ئەمە میوانی لەو دنیای مالێکی حەقیقیشمان خوای گەورەیە و خوای گەورە لە بۆ کاتێکی کەم شەهادە و عیلم و سەرۆت و سامانی دایتە دەستمان و دوای خوای گەورە هەمومان لێ دەستینتەوە. لێیەکە دەیفرۆشینەوە خوای گەورە تاوەکو ببینە بەختەوەری